خۆی مامۆساجان مەسلەی تونوتیژی وەکو دیاردێکی کۆمەڵی کاتێک کە ئینسان لی وردەبێتەوە لێ کۆڵێتەوە ینی دیادێشە ڕێگەکەی چووە بە قوڵایی مێژووە بۆ مەسەن بنەبڕکردنی هەر دیاردێکی کۆمەڵایەتی تونوتیژی بێک دەسەڵاتداریت بێ پلەداریتی بێ هەش کێشێکی کۆمەلگا بێ پێویستە ئینسان بە دوای وشارێکی ڕاستەقی نابگەڕێت کاتێک کە وشارێکی ڕاستەقی نابوو دەربارەی ئەو کێشەیە یان ئەو مژارەی کۆمەلگا ئەو کاتە چارەسەرکردنی ئاسانترە ینی بۆ نمونە مەسلەی تونوتیژی بەرامبەر بە ئافرەتان پێویستی بە وشارکردنەوەی پیاوانە وشارکردنەوەی پیاوان بەرامبەر بە ڕاستینەی مێژووی ئافرەت و بەرامبەر بە ڕاستینەی مێژووی پیاویش هەمومان نزانین سروشت لە دوالیزمێکە دروست بووە ینی نێرومێ بوون پەیوەندی بە سروشتەوە یعنی بێک نابن کاتێکە ئەم ڕێگە شیاریە کە ڕێگێکی قوڵی لە مێژوایە ئەتوانێت یارمەتی هەم پیاو بە هەم ئافرەتیش با کە بتوانن ژیانێکی تەندروست پێکەوە بژین ینی مەسلەی تونوتیژی کە پیاوسالاری لی بەرپرسیارە مەسلەکە یەکێ لە سەبەبەکانی مەسلەی ناموسپەرستی ینی کاتێکە پیا و وەکو ناموز سێری ئافرەتەکە ئەمە یەکێک لە مەسلەکانی سەرچاوەکانی تونوتیژێ مەسن کێشەی مەسلەی موکایەتی ئافرەت ینی سێکردنی ئافرەت وەکو مڵکانێک مڵکی پیاو یان وەکو مەسن پاوانێکی خێزانی ئەمەش سەرچاوەکەی لێوەیە ینی ئەمانە هەمووی بە وشاریکە یا مەسەن وشارکردنەوەی پیاو ئەوە نییە مەسن ئێمە بڵێن هەموو پیاوێک بەرپرسە لە تونوتیژی ینی پیاوەتی یان پیاوبوون لە کۆمەلگایە جۆری زۆرە ینی یەک جۆری پیاوبوون کێشەیە بۆ مەسلەی ژن یان سەرچاوەیە بۆ دروستبوونی تونوتیژی کە پیاوەتی باڵا دەستە ینی پیاوێکە کە خۆی بەدەسەڵاتدارە بینێ کە خۆی بە سەردار و سەروەری ئافرەتە بین ینی ئەم پیاوەی کێشەی نا چەندین مەسەرەن باشترین جۆری پیاوبوون یان یەکێک لەو جۆران پیاوبوونانە مەسلەی پیاوبوونێکی وشیارە کە پیاوەتیشی ئازادە ینی پاراستنی شەرف و کەرامەتی ئینسان ئەوە نییە ئافرەتێک عەزیێت باد دەستێژی بکاتە سەری ینی وای لێ بکا وەکو ناو ینی کێشەکە ناڵێم کاتێک کە ئێمە بە مێژووە چینەوە خوارەوە کە وشاریەک دروستەکرێ لە مێژووە هەڵقوڵاوە یعنی ئەم کێشەی حەلەکە کە بینێت مەسەلەن ئافرەت دەتوانێت دایک بێ ئەتوانێت خوشک بێ ئەتوانێت هەواڵێک بێ ئەتوانێت ڕەفیقێک بێ بەڵام بەو شێوازە سێکردنە ئەمە شێوازێکی سێکردنی پیا و سالاری باڵا دەستە یان ئێمە کۆمەڵک بە حسابی خۆمانی یاسامان هەیە کە لە یاسای هیچ وڵاتێکی دیکە ناچێت دوا کەوتوترین یاسایە کە مەجال دەدا بە ئینسانەکان حتا دەست بەنە خوێنی یەکترەوە ئێمە لە سەدەی 21دا کارمان نەکردو بۆی کە پەنا بین بۆ زانست وە کۆمەلگا بەڕێکخراوە بکرێت و هەرچین و قشرێک نوێنەری خۆی بێ و بێ بانگەوازی خۆی بە شێوازی نوێنەرایەتی ببێت ئێمە کۆمەلگایەکی چەکداریمان هەیە و چەکداریەکەش بە نێوی ئەوەی کە ئێمە نیشتمانمان دەپارێزین کۆمەلگامان دەپارێزین ئەم هێزە چەکدارە خۆی ڕۆژ بە ڕۆژ کێشەی بۆ ئێمە دروست کردەوە ژینگەی ئێمەی ناتان دروست کردووە کۆمەڵک شت دەستی داوەتەیە کە مرۆڤەکان هەموو لە خۆی دەترسێنێ ڕۆژ بە ڕۆژ لە ژیانی دەترسێ حتا مەسەلەی برسیەتی و کۆمەڵک شت کە وای لە ئینسانەکان کردووە کە شتی دیکە بکاتە قوتسیەت بۆ خۆی بیپەرستێت هەنانێت لە مرۆڤەوە لە مادیاتەوە لە مادەوە هەر جارێ پەنا ببا بۆ شتێکە ژیانی ئەوەندە لە مەترسیدایە ئەو دەستانەی کە ئێستا حەول دەدەن بۆی کە ژن با کەمەندام ناقسل عوزب یا ئەوەی کە دەبێ ئاغا باڵاسەریان بێ و ئەوان فەرمانبەر بن و خەڵکی دیکە بە سەریانەوە بێ دەبێ ئەم دەستانە ئەمڕۆکە معلومە مەسەڵەن من تاوانی من چییە دەبێ من متهم بکرێن بەوەی کە مناڵەکەم سەری ڕووتە وەکو کچ یا هاوسەرەکەم سەری ڕووتە وا دەکا زەخت بخاتە سەر من کە من هێرش بکەمە سەر مناڵەکەم دەچکی لەسەرکەم بە چ شێوازێک بە چ زمانێک کە زمانی جنێوە تەهدیدە کە ئێمە ئەمڕۆکە دەبینین لە میدیاکانیشەوە ئەو بڵاو دەبێتەوە ئەو نەوعە فکرە چیە لە کۆمەلگای ئێمەدا هەتا بە ئەمڕۆکە ماوەتەوە پێشی پێناژی دەکا کۆمەلگای ئێمە تادید دەکا ئەگەر بەشێک لە ژنان بەشێکی 50% کۆمەلگات تهدید نەکەیوە نەیخێژێ ڕەشەفی خۆتەوە کە ئەوەی کە کۆمەلگای ئەو نەوعە فکرە ژەنگاوێ لە توی دەوێت تۆش متهمی وە دەبێت تاوانەکەی بدەیت ئەوە لێرەدا دەستێکەیەکە وە چێش یارمەتی دەرە دەسەڵات کۆمەلگایەکی بێبەزەیی بە نێوی کۆمەلگای سەرمایهداری
کە ڕۆژ بە ڕۆژ ئینسانەکان دەیەوێت لێک دوورخاتەوە و بە شێوازێک کۆنتترۆڵی بکات و بیکاتە ڕۆبۆتێک هەرچێکی ئەو لێویست ئێستا لە شەریکەیەک ڕۆبۆتێک مەسەن جێگای چەندین کرێکاری گرتوێتەوە ئەم ڕۆبەتە کۆنتترۆل شدەیە دەیەوێت مرۆڤەکانیش هەتا ئەو جێگایی کە هەیە ئاوا ئیسفادەی لێ بکات و هەمان سیستمی خەتەرناک و دژە مرۆڤی سەرمایهداریە بێگومان توندوتیژی بابەتێکی مێژووی 500 ساڵیە لە کەسایەتی ژندا هەم ژیانی پیا و هەم ژین محکوم دەکرێت بۆیە من پێم وایە گرنگە ئەگە مرۆڤ بیۆ بگەڕێتەوە بۆ سروشی خۆی پێش هەموو شتە لە کەسایەتی خۆیدا لە بەرامبەر توندوتیژی عەقڵی توندوتیژی محکوم بۆ بکە کە کللتورێک و چاندێکی 500 ساڵی لە کەسایەتی مرۆڤدا وەکو سیستەمێکی دەسەڵاتخوازی پاوانخوازی بەردەوام بووە ئەگەر هەوڵدان بۆ ئەوەی کە بتوانێت مرۆڤ لە خۆیدا لە کەسایەتی خۆی بگەڕێتەوە وەکو هەم گەڕانەوەی کەسایەتی پیا بۆ سروشی خۆی پێم وایە گەڕانەوەی بۆ ئەوەی کە ژیانێکی ئازادانە بشی